40,000 مزگەوت و بەبێ نوێش خوێن ماونەتەوە. دەی ئیمامەت و ویلایەتکە لە ڕۆژی یەکشەممە 19 پوشپەڕەوە دەستی پێکردووە تا سێشەممە 28 پوشپەڕ بەردەوام دەبێت. لەم شانوێدا کە بەم بۆنەوە لە شارەکان بەڕێوە چووە و دەچێ، هێندێک جار گلەیی لە بەتاڵمانەوەی مزگەوتەکان و بەتایبەت نەچوونی لاوان بۆ ئەو ناوەندە خۆرافیانە دەکرێت. ئەم گلەیانە سەرەڕای شاردنەوە و سانسۆڕی دەوڵەت بە هەندێک لە ڕاگەیەنەرەکانیش گەیشتووە. لە ڕاستیدا ناکۆکیەکی کە لە نێوان باڵێک لە سپای پاسداران و دام و دەستگای خامنەئی و ئاخوندە بەکرێگیراوەکاندا بوونی هەیە، لەم جۆرە ڕێوڕەسمی و شانۆگەریانەشدا خۆی نیشان دەدات. لە حاڵێکدا باڵێک لە سپای پاسداران باس لە بەتاڵمانەوەی نیوەی مزگەوتەکان لە نوێشخوێن و تەنانەت ئیمام جەماعەتەکانیش دەکات، لایەنگرانی خامنەئی بە پێچەوانەوە باس لە زۆربوونی مەداح و هەیئەتە ئاینیەکان دەکەن. شانی باسە کە ڕێژەی گشتی مزگەوتەکان لە ئێران بە 75,000 مزگەوت دەخەمڵێندرێت. هێندێک لە هەواڵنێریەکان لە قەولی بەشێک لە ئاخوندە نیگەرانەکانەوە نووسیبیانەکە ژمارەیەکی بەرچاو لە مزگەوتەکان بە جێگای کەسی باوەڕمەند و نوێشخوێن کوندەبووەکان هێلانیان تێدا کردووە. بۆ نمونە دەڵێن لە ئوستانی قەزوین 1144 مزگەوت بوونی هەیە کە 350 دانەیان واتە 30% چالاکن و ئەوانی تر چۆڵ و بێکەڵک ماونەتەوە. ئاخوندێکی تر دەڵێت ئەگەرچی هەزینەیەکی زۆر سەرفی دابینکردنی پێداویستیەکان و نوێژنکردنەوەی منارە و گومبەزی هەندێک لە مزگەوتەکان کراوە، بەڵام جگە لە مەلای مزگەوتەکان و مجێور و چەند کەسێکی بە ساڵاچ و کەسی تر ڕوویان تێناکات. ئەوەی ڕاستی بێت ئیسلامی سیاسی کە پرۆژەیەکی حکوومەتیە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناویندا لەگەڵ شکاست بەرەڕووبەتەوە. کۆماری سەرمایەداری ئیسلامی لە سەرەوەی ئەم شکست خواردوانەدایە. بەرپرسانی ئەم ڕژیمە هەر لە دەی 60ەوە دەستیاندایە کوشتاری بە هەزاران کۆمۆنیست و دژبەرانی نیزام بۆ ئەوەی حکوومەتە دینیەکەیان بپارێزن. سەرەڕای ئەوەی کە ئەم جنایەتە قورسایی دەکاتە سەرشانی حکوومەت، بەڵام خامنەئی لەسەر پێویستی گەڕانەوە بۆ دەی 60 داکۆکی دەکات و نەیەری یەکێک لە ئەندامانی هەیئەتی مەرگی ئەو کات کوشتنی 5 بۆ 7,000 زیندانی سیاسی تەنیا لە ماوەی 2 مانگی گەلاوێژ و خەرمانانی ساڵی 67دا بەکارێکی باش و پێویست ناو دەبات لە پێناو بەردەوامانەوەی ڕژیمدا و ناڕاستە و خۆ دەڵێت کە ئامادەن ئەو مێژووە جارێکی تر دووپات بکەنەوە. ئەمە ئەو پەڕی نەفامی ئەو بەرپرسانەیە کە ئیسلامە سیاسیەکەیان جگە لە بێمافی سیاسی هەژاری لە ڕاددەبەدەر داغدارکردنی دەیان هەزار بنەماڵە کە ڕۆڵەکانیان لە زیندان و ئەشکەنجەکان ئەعدام کراون یان لە بەرەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقدا بوونەتە قوربانی، هیچی تری بۆ خەڵک بە دیاری نەهێناوە. ئاوابوونی خۆری ئیسلامی سیاسی پەیوەندی هەیە بە سەرجەم ڕۆژهەڵاتی ناوین و هێزە حیزبەکانی وەک ئیخوان المسلمینی مصر تا گروپە تێرۆریستەکانی وەک داعش و ئەلقاعیدەی لەخۆ گرتووە. بەڵام ئەم بەختەڕەشە پتر لە هەر شوێنێکی تر داوێنی ڕژیم و بەتایبەت باڵی خامنەئی گرتوێتەوە. عەلی خامنەئی وەک وەلی فەقیه نەک هەر خاڵێکی بەهێز، بەڵکو بۆتە خاڵی لاوازی کۆماری ئیسلامی و دەسەڵاتدارانی سەرەکی سپا وەک ڕابردوو فەرمانەکانی بەڕێوە نابن. نمونەکەی خۆبواردنی شۆڕای نیگاهبان لە پێداچوونەوە بە ڕەدی سەلاحیەتی کەسانێکی وەک عەلی لاریجانی سەرۆکی پێشووی مەجلیس بوو کە لەلایەن خامنەییەوە ئاماژەی پێکرا بوو، یان لابردنی حسەین تایب بەرپرسی ڕێکخراوی ئیتلاعاتی سوپای پاسداران، ئیبراهیم جەباری فەرماندەی هێزی پاراستنی خامنەئی بە فەرمانی سەلامی فەرماندەی سوپای پاسداران چەند نمونەیەکی تر بوون. ئەم دوانە هەردووکیان پەسەندی عەلی خامنەئی بوون. عەلی خامنەئی لە ڕوبەڕووبوونەوەیەکی ئاشکرادا ئەو کەسەی کە سەلامی وەک سەرۆکی ڕێکخراوی ئیتلاعاتی سوپا دیاری کردبوو لا بردوو ئەگەر وەک فەرماندەیەکی گشتی هێزە چەکدارەکان دەسەڵاتی بواە سەلامیشی دەگۆڕی. بەڵام ئەو بۆ ئامادەکردن و ڕێخستنی هێزە چەکدارەکانی ڕژیم لە کوردستان بە جێگای سەلامی سەرلەشکەر محەممەد باقری بەرپرسی ناوەندی گشتی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی نارد.
ئەوەی کە ئیسلامی سیاسی بەم ڕۆژە گەیاندووە و ناکۆکی و دووبەرەکی لە ناو ڕژیمدا دروست کردووە سەمەرەی 43 ساڵ حکوومەتی سەرەڕۆی سەرمایەداری کۆماری ئیسلامیە. بەڵام خەباتی ئەم دوایانەی کرێکاران، کۆمەڵانی خەڵکی ناڕازی، کەشاوەرزان، زیندانیانی سیاسی و ڕۆشنبیران و ژنانیش لە گەیاندنی دۆخەکە بەم ئاستەی ئێستادا ڕۆڵی دیاریکراویان بووە. ئەم خەباتە لە هەموو بوارەکاندا ڕوو لە گەشە و پەرەسەندنە. بۆ نمونە کۆمەلگا لە ڕۆژی خەبات لە دژی حیجابی زۆرم لێ شایەتی ئەو ژنانە بوون کە بەبێ حیجاب لە شوێنە گشتیەکانی وەک شەقام و مترۆ و پارکەکان هاتوچۆیان دەکرد. ڕابردووی نەنگینی 43 ساڵە و نەفرەت و بێزاری بەرینی خەڵک لەو ڕژیمە و خەبات و ناڕەزایەتیەکانی ئێستا و هەروەها جەبری مێژوو کۆماری ئیسلامی گەیاندۆتە سەر لێواری هەڵدێر. مەداح و هەیئەتە ئاینیەکان نەتەنیا ناتوانن مەرهەمێک بن بۆ برینەکانی ڕژیم، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکەونە بەر نەفرەتی جەماوەر و تەمەنیان لەگەڵ تەمەنی کۆماری ئیسلامی کۆتایی پێدێت.